دوای تەشەنەسەندنی ڤایرۆسی کۆرۆنا و قوڵبوونەوەی دەرهاویشتەکانی لەسەر مرۆڤایەتی بەشێک لە چاودێران پێیان وایە ڕەنگە پەیامی ئەم ڤایرۆسە بۆ مرۆڤایەتی هەمووی هەڕەشە نەبێت بەڵکو بە پێچەوانەوە هۆشداری بێت بۆ ئەوەی ژیانی مرۆڤەکان لە پێشترە نەک لە پێناوی هەڵپەی ئابووری و کەڵەکەکردنی سەرمایەدا وڵاتان و گەلانی جیهان تووشی دەیان جەنگی سەربازی و گەماروی ئابووری و قات و قڕی و نەهامەتی تیرۆر و تۆقاندن بکرێن لەو چوارچێوەیەدا تۆماس باخ سەرۆکی لیژنەی ئۆڵۆمپی نێودەوڵەتی لەبارەی دواخستنی یاریە ئۆڵۆمپیەکانی ژاپۆنەوە بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و ڕایگەیاند پاراستنی ژیانی مرۆڤەکان لە پێشترە وەک لە دەرهاویشتە نەرێنیەکانی دواخستنی ئۆڵۆمپیاد بە بڕوای چاودێران ئەوانەی لە نەهامەتی گەلانی جیهانی سێم بەرپرس بوون و ڕۆژانەش بە گاڵتە و لوودبەرزیەوە وانەیان پێشکەش دەکردن شانازیان بە سامانە قارونیەکانیانەوە دەکرد ڤایرۆسێکی نەبینرا و توانی ڕاستی توانای ئەوان بۆ خۆیان و هاوڵاتیان و هەموو جیهان ئاشکرا بکات کە تەنانەت ناتوانن پێداویستیە سەرەتاییە پزیشکیەکان بۆ کادری پزیشکی نەخۆشخانەکانیان دابین بکەن و سیاسیەکانیان تۆمەت ئاراستەی یەکتر دەکەن لەوەی برایەتیان فرامۆش کردووە و هاوپەیمانێتیان شەریعەتی خۆی لەدەستداوە. ئەوە سەرسوڕهێنەر نییە سەرۆک ترامپی خاوەنی دروشمی ئەمریکا لە پێشترە ڕۆژانە بە قسەی نوێ قسە کۆنەکانی بەدرۆ دەخاتەوە و لە ماوەی 10 ڕۆژدا لە بەرامبەر دۆسیەکەدا تووشی شۆک بووە بە تایبەتی ناتوانێت پێداویستی پزیشکی گرنگترین ویلایەتی وڵاتەکەی دابین بکات کە نەک هەر بارەگای سەرەکی نەتەوە یەکگرتووەکانی تێدایە بەڵکو بارەگا گرنگەکانی بانکی جیهانی و سندوقی دراوی نێودەوڵەتی و گرنگترین بازاڕی بۆرسەی تێدایە ئەوە جگە لە گەنجینەیەکی گەورەی مرۆیی و چالاکی بەردەوامی ئابووری کە نەک بۆ ئەمریکا بەڵکو و کاریگەری لەسەر جیهان هەیە لە کاتێکدا سەرۆک ترامپ با لێدوانەکانی دەیەوێت کارامەیی ئیدارەکەی نیشان بدات بەڵام گەورەترین وڵاتی جیهان بە وتەی سەرۆک پێویستی بە کڕینی 100,000 ئامێری هەناسەدان هەیە و دەیەوێت بیکڕێت کە بەتەنیا لەم کاتەدا ویلایەتی نیویۆرک پێویستی خێرای بە 30,000 لەو ئامێرە هەیە و نرخەکەشی تەنیا $45 بەڵام لە بازاردا دەست ناکەوێت. ڕۆژنامەی واشنگتن پۆست لە هەواڵێکدا ئەوەی ڕوون کردەوە ئیدارەی کۆشکی سپی پێشبینی هێرشی ئەو ڤایرۆسەی نەکرد بێت بۆیە خۆی بۆ ئامادە نەکردووە و غافڵگیر بووە چونکە لە سەرچاوەیەکەوە ئەوەی زانیوە کە دەستگای هەواڵگیری ئەمریکا CIA لە مانگی کانونی دووەمدا بە راپۆرتێکی نێنی سەرۆکی لە ترسناکی ڤایرۆسەکە و چۆنێتی ئامادەکاری بۆ ڕوبەڕووبوونەوەی خستووەتە بەردەستی بەڵام سەرۆک باتیوتەکانی گاڵتەی بە ڤایرۆسەکە کردووە و زیانەکانی ئەنفلۆنزای سادەی لە کۆرۆنا بە زیاتر زانیوە بۆیە هیچ ئامادەکاریەکی بۆ نەکردووە و ئێستا هاوڵاتیان باجەکەی دەدەن. لە هەموو ئەو نەهامەتیانەش خراپتر بۆ ئەمریکا لە دەستدانی ناوبانگی پێشەوایەتی جیهانە وەکو زلهێزێکی بەرپرسیار لە کاتێکدا چین یارمەتیەکانی بۆ هاوپەیمانەکانی ئەمریکا دەنێرێت. ئەو وڵاتە دەرگاکانی لەسەر خۆی داخستووە و تەنانەت هەندێک چاودێر بڕوایان وایە دابەزینی تۆنی تۆمەتبارکردنی چین با بڵاوکردنەوەی ڤایرۆسەکە لە دوای پەیوەندیەکەی ترامپ و شی جینگپینگ بەوەی چین بە شێوەیەکی باش مامەڵی لەگەڵ پەتاکەدا کردووە جۆرێکە لە داوای یارمەتی مادی پزیشکی لە چین بۆ کۆنتڕۆڵکردنی پەتاکە.